لا تۆرێکەمی بەرنامەی بانی باش کوردستان دەکەم ڕۆژی جیهانی پاسکیل سواری باز لەم ڕۆژە دەکەین کۆپڕۆژێکی جیهانی دیاریکراوە باز لە سوودەکانی دەکەین من گفتگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاکشکار عەبدولجەبار کە پاسکیل سوارە شێکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە گفتگۆی ئەم بابەتە دەکەین وردەکاری زیاتر سەبارەت بەم بابەتە بۆمان دەگوازێتەوە بانی باش کاکشکار سپاس بۆی لە تۆرێکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری ئەمڕۆ کە بە ڕۆژی جیهانی پاسکیل سواری دیاریکراوە منەمێ بزانم لەم ڕۆدا بە دیاریکراوی پەیامە چیە لە دواییدا لێنە سەر بابەتەکانی پێداویستی و سوودەکانی پاسکیل سواری بەیانی ئێوەش باش سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵەکەتان کە لەم ڕۆژەدا ئێمەتان بەسەر کردەوانێ و ئەمەوێت پیرۆزبایی خۆم ئاراسی سەرجەم پاسکیل سواران بکەم لە هەرێمی کوردستانە و سەرجەم و کەسانش کە ڕۆژانە و یا هەفتانە پاسکیل بەکارێنن ئامانجی من ئەوەیە وەکو گەنجێک کە ماوەی چەندین ساڵە پاسکیل بەکارێنم بۆ ئیشی ڕۆژانم بۆ ئیشەکانی ڕۆژانم بەکارێن و هەم سوودێکی تەندروستی بۆ خۆم هەیە و هەم ژینگەش بە پاکوخاوێنی و بە شێوازێکی تەندروست ئەهێڵێتەوانێت. بەڵێ کاشکار ئەمێ بزانم سوودەکانی پاسکیل سواری خۆی لە چیدا دەبینەوە لە هەمان کاتدا بۆ ئەگەرۆک و ئەزمموی خۆت لەبارەی ئەمەوە وەڵامی پرسیارەکەم بیتەوە یان چ سوودێکە لە پاسکیل سواری وەرگرتووە؟ بەڵێ بێگومان هەموو جۆرە وەرزشێک سوودی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە پاسکیل سواریش بێبەش نەبووە لەو سوود و تایبەتمەندیانی خۆی من وەکو خۆم کە چەند وەختە پاسکیل بەکارێنم سوودێکی زۆر زۆرم بینیوە کە ڕۆژانە بەکاری بێنیت دوورێ خاتەوانێت لە سەرجەم ئەو نەخۆشیانە و قەلەقی و جەنجاڵی ناوشار و هەروەها هەمیشە دەروونی مرتاح و ئاسوودێ و هەستەکەی هەمیشە لەشێکی سوگەڵە و تەندروستێ هەیە. بەڵێ ئەمێ بزانم چەندێک کە پاسکیل سواری ئەنجامەیە کاکشکار؟ منۆکو پاسکیل سواری تقریبان لە ساڵی 2010وانێ پاسکیل سواریەکەم و بەشداری پێشبڕکە و بتوڵاتم کردووە بەڵام وەکو بەکارهێنان لە ساڵی 2012وانێ بەکارهێنم و هەموو ئیشێکی ڕۆژانم کاروبارێکم هەر بە پاسکیلەکەم لەنەو ئەم شارەیە. باش ئەمێ جیاوازێکی ئەوم بۆ بکە ینی بەکارهێنان و پاشان پاسکیل سواری جیاوازەکان چێ لە هەمان کاتەگەر تاکە بێوێت بە پاسکیل سواری ئەنجامدا پێویستە لە سەرتاوە چۆن دەست پێ بکات؟ بێگومان جیاوازیان هەیە بەکارهێنانی پاسکیل بۆ کاروباری ڕۆژانە پێویستێکی بە پاسکیلێکی سادە یا خوشتێکی زۆر زۆر گرانبەها نییە پێویستی بە پاسکیلێکی احتیاجێکە لە بازاڕەکانە هەیە بەڵام پاسکیل سواری چەندین مەرج و تایبەتمەندی خۆی هەیە کە پێویستە پاسکیل سوار جلوبەرگی تایبەتی خۆی هەبێت و هەروەها کڵاو و عینەک و پارێزەرەکان و هەروەها پاسکیلێکی باشیشی هەبێ و پاسکیل سوار ئەو یاکزانانن کە بە تایبەتی لە بەشداری پێشبڕکەکان دەکەن و لە جۆری شاخی و هەروەها سیباقیشدا. باشە ئەوانەی کە بەشداری لە سیباق یاخود شاخی دەکەن ئەمە جیاوازەکەی تایبەت بەوانەمان بۆ بکەی لە هەمان کاتێکدا بۆنە کەسێک پاسکیل سوار بێت دەتوانێت لە هەردووکیاندا بەشدار بێت یان پێویستە مەرجی تایبەتی هەبێت؟ بێگومان پێشبڕکەی پاسکیلی شاخی و سیباقی جیاوازێکی زۆریان هەیە پێشبڕکەی شاخی زیاتر لە شاخەکان ناکرێت چەندین جۆری هەیە وەکو جۆری کرۆس کەنتری جۆری ئیندرۆوە جۆری داون هێڵ کە توانم بڵێم جۆری زیاتریشی هەیە بەڵام لە ئەم وڵاتی ئێمە زیاتر جۆری کرۆسکەنتری ئەکرێت و تا ئێستا لە 2007وانە چەندین پێشبڕکێش کراوەتەوانێت بەڵام لە جۆری سیباقیە چەندین ساڵە ینی لە کۆنەوانێت توانم بڵێم لە پێش 2000ەکانی شەوانێ پێشبڕکەی سیباقیمان هەم بۆ یانەکانی کوردستان و عێراق بەشداریان تیا کردووە لەسەر ئەوەش کە یەکێ بتوانێت بەشداری هەردووکیان بکات لە پێشبڕکەی پاسکیلی شاخی یاخود سیباقیە ئەکەوێتەوە سەر حەزی ئەو نەفەرە خۆی کە بەشداری لە هەردووکیانە بکە ئەستا من وەکو خۆم بەشداریم لە پێشبڕکەی شاخی شاکردو و لە سیباقی شاکردومە و 2009 لەسەر ئاسی عێراق توانیم لە پێشبڕکەی شاخیە پلەی دووەم بەدەست بێنم. باشە سەبارەت بە مەرجەکانی تاکەکەس بۆم ناگەر کەسێک پاسکیل سواری بکات یاخود بەشداری لە پێشبڕکێک بکات پێویستە مەرجی تیا بێت یاخود پێویستە لەسەرتای چەندین پشکنی بکات پێشەوەی کە پێشبڕکەیەکە بکات لە هەمان کاتدا باست لە کڵاو و عینەک و ئەم بابەتانە کرد چی دیکە هەیە چ پێداویستێکی دیکە هەیە کە پێویستە ئێوە لە بەردەستاندا بێت؟ ئێمە ئێستا باسی عەفوەن پێشبڕکەی پاسکیلی شاخیەکەین پاسکیلی شاخی زیاتر پێویستی بە کڵاوی فولفەیس هەیە کە ئێستا لێرە بەردەست نییە نیشانی بینەری بم و هەروە پارێزەکانی ئەنیشک و ئەژنۆ و دەستکێش کڵاوەکەوتمان تایبەتی هەیە و عینەکی تایبەتری هەیە
و هەروەها جلەکانیشی فەرقی هەیە لەگەڵ جلی ئاساییە وایە گەرەێکێ بیەوە بەشداری کابێت سەرجەم ئەو پێداویستە خۆپارێزیانی هەبێت چونکە پاسکیلی شاخی ڕاستە چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڵام لە هەمان کاتیش ئەگەر بە باشی بەکاری نیێنی یاخود ئەو ڕێگایی کە تاقیەکەی توانێت سەرکێشی پێەکەی دوێتە خوارەوانێ شارەزانەبی ئەوە تووشی ڕووداوی نەخوازرا و کارەسات دەبی پێوەی. بەڵێ کە ئێوە بڕیاردن بۆ نمونە پاسکیل لە شاخدا ئەنجام بن یا خۆت پێشبڕکێ لە شاخ بکەن پێش ئێوە ینی شوێنەکە ئەپشکنن شوێنەکە سێرەکەن کە لەکوێ بە دیاریکراوی بۆ کوێ دەست پێ بکەن ینی ئەمان هەمووی ئەنجامە درێت لە هەمان کاتدا چەند کەس لە خۆ دەگرێت گەربێت و پێشبڕکێکی شاخی بکەن. بەڵێ بێگومان کات ئێمانەی پێشبڕکێکی شاخی بکەین پێشوەختە ئامادەکاری بۆ کرێت لە هەموو لایەنێکەوانێ سەرەتا گرنگترین بە شێوەیە کە شوێنێک دیاریکەی بۆ ئەو پێشبڕکەی کە ئەتەوێ ئەنجامی بدەیت و ئەو شوێنەش تا ڕادەیەک زۆر دوور نەبێت لە شارەوانە یاخود لە ڕێگای سەرەکیەوە بۆی لە هەبوونی حاڵەتی نەخوازراودا بە ئاسانی تیمەکانی فریاگوزاری توانن بگەنە سەرێەوە ژماری ئەو کەسانش کە بەشداریەکەن لە پێشبڕکەی شاخیە خۆیەدا لە 6 کەس تا 7 کەس کە لە سەرجەم شارەکان و قەزاوناحیەکانی کوردستان و بگرە هەنە جاریش لە شارەکانی خوارەوانە لە عێراقەوانەیەن بەشداریەکەن. بەڵێ کە 6-7 کەس بەشداری دەکات کاتەکەی چەندێکە ینی ئێوە چەندێک بەردەوام دەمن لە پاسکیل سواری لە هەمان کاتدا قۆناغەکان چۆنن؟ بەڵێ وەکو پێشتریش باسم کرد پاسکیلی شاخی چەندین جۆری هەیە ئەکەوێتەوە سەر ئەو جۆری کە تۆ پێشبڕکێکەکەی تیاکەی لەو ڕۆژەیە بۆ نمونە ئەگەر جۆری کرۆسکەنتری بێت جیاوازی ئەم جۆرانە چییە کاکشکار لە شوێنێکا لە خاڵی جیاوازی ئەم جۆرانە ئەگەر ئێستا کامێرەمانەکە ڕووکاتە پاسکیلەکە ئێستا ئەم پاسکیلەی کە من پێمە ئەمە جۆری ئیندرۆیە ئەم جۆرە پاسکیلە زیاتر بۆ ئیشی قورس بەکارێ لە شاخەکان و هاتنە خوارە و باز و بەناو ڕەگیدار و بەردەڵانە کە ئەمە زیاتر ئەم جۆرەیان تا ڕادەیەک لە وڵاتی ئێمەیە کەمە و پێشبڕکێشی بۆ نەکراوە بەڵام جۆری کەمانێک کە لە 2010وانێ پێشبڕکەی ئەکرێت و لەسەر ئەوە بەردەوامی هەتاوەکو ئەم دەقەیەش جۆری کرۆسکەنتریە کە جۆرە پاسکلێکی کەی بۆ بێت پێشەوانی تاکدە بڵە و وەزنی سوکترە و لە هەمان کاتا ئەو ڕێگایی کە بۆ کرۆسکەنتری پێشبڕکەی تیادا ئەنجامەدرێت جیاوازێکی زۆر زۆری هەیە لەگەڵ ئیندرۆیە. بەڵێ ئەی کاتەکانی چۆنە بۆ مناکە ئێوە بڕیاردن ئەمڕۆ پێشبڕکێک بکەن کاتەکان چەندێک دەخایەنێت واتە دیاریکراوە پێویستە لە ماوەی بۆ نەسی خولەک بێت یاخود 45 خولەکدا بێت پێویستە ئەو کەسە ئەو پاسکی سوارە سەرکەوتن بەدەست بێنێت. ئەوەش ئەکەوێتەوە سەر جۆری ئەو پێشبڕکەیە ئەگەر پێشبڕکێکە بەکات بێ یاریزانەکان تاک دەرەچن بۆ نمونە مەسافەی 2 کیلۆمەترە چه یاریزانێک بە کەمترین کات بڕی ئەویان براوەیە بەڵام پێشبڕکەی گەشتمانەیە وەکووتم هەموو یاریزانەکان بەیەکەوانێ دەرەچن مەوداکە لەوانەیە 25 کیلۆمەتر تا 35 کیلۆمەتر بێت لە جۆری کرۆسکەنتریا کە لای خۆمانەکرێ تقریباً سعاتێ تا سعات و 10 دقەیەکە خایەنێوەیان. بەڵێ ئەی هیچ برێکە یاخود شوێکی تێکەوێت لە کاتی لێخڕینی پاسکیلەکەدا ینی بۆمە بازەوە بکرێت 15 خولەک پاسکی سواری پاشان 5 خولەک پشوەر بگرێت ئەمانە هیچ تێکەوێت؟ نانە لە هیچ جۆرێکی پێشبڕکەیە کە دەستی پێکرد لە خاڵی سەرەتاوانە تا خاڵی کۆتایی هیچ جۆرە پشوویەکی تیانێ پاسی سوار کە دەستی پێکرد هەموو هەوڵی خۆیە بە هەموو توانای خۆیوانێ هەوڵایات تا بگاتە خاڵی کۆتایی و نەتیجە بێنێت. بەڵێ دەکرێتیانە بە شێوەیە. بەڵێ دەکرێت بڵێن کە کەسێک پاسکی لە بخڕێت لەوانەیە مەرجی زۆر نەبێت بۆمە لە شوێنی گشتی بێ لە گەڕەکەکاندا بێت بەڵام پاسکی سواری دەکرێت بڵێن جیاوازترە ئەو کەسە مەرجی تیا بێت کە پاسکی سوار بێت یاخود بەشداری لە پێش بڕکێک بکات. بەڵێ بێگومان ئەو کەسانی کە بەشداری لە پێشبڕکێکان ئاکەن تەمرینیان زیاترە چوونە دەرەوەیان زیاترە با بڵێن پاسکیلەکانیان جیاوازێکی زۆر زۆری هەیە لەگەڵ ئەو پاسکیلانی کە ئێستا لە بازارەکانە هەیە و خەڵکی ئاسایی پێیانە و ئەمە ژواکە پاسکی سوار جیاکاتەوانێ و ئەو حەز و خولیا و ئارزووی کە پاسکی سوار هەیەی بۆ پێشبڕکێ و پاڵەوانێتێکان جیاوازە وەک لەوەی خەڵکێکی ئاسایی کە ڕۆژانە پاسکیل بەکاربێنێ. بەڵێ ئێوەکو پاسکی سوار شەقامەکان نەبوونی هێڵی تایبەت بە پاسکی سواری هیچ گرفتێکی بۆ ئێوە دروست کردووە کە نەتوانن لە ناو سەنتەری شارەکاندا پاسکی سواری ئەنجام بدەن؟
بەدڵنیاییەوانێ ئێمە زۆربەی کاتەکان تووشی گرفتی هاتوچۆ بینەوانێ چونکە لە هیچ شوێنێکی کوردستانە ڕێگایەکی تایبەت نییە لە ناو ڕێگاکانە یانی یاخود هێڵکاریەک نییە بۆ پاسکی سوار وەکو زۆربەی وڵاتانی دەرەوانێت کە پاسکی سوار بتوانێت لەو شوێنەیە پاسکی لێ بخڕێت لە شوێنی تایبەتی خۆیان کە ئەمەش زۆر جارەبێتە هۆی گرفت بۆ هەم بۆ پاسکی سوار و هەم بۆ برا شۆفێرەکانمان کە خۆم چەندی جار تووشی ئەو حاڵەتە بووم هەتا ساڵی 2020 یەک ڕۆژ پێشبڕکێکە لەسەر ئاسی عێراق من لە کاتی تەمرینمان ڕۆشتن بۆ ئەو شوێنە سیارێک لێ یام و بێبەشی کردم لە پێشبڕکێکە. بەڵێ ئەی سەبارەت بۆی کە وەکو تۆ بەرکەوتت هەیە لەگەڵ پاسکەی سواراندا هەموو تەمەنێک لە خۆ دەگرێت خانم بێت پیاو بێت تەمەنی گەنج بێت یاخود تەمەنی بەرەوسەرەوە بێ من بەڵێ بەدڵنیاییوانێ لە سەرجەم ئاستەکان و لە هەردوو ڕێگەزەکە پاسکی سوارمانێ لە جۆری سیباقا لە تەمەنی 13 ساڵێوانێ هەمانە تاوەکو بەرەوسەرەوە لە چەند ئاسێکا خۆیانە بیننەوانێ کە ناشئین و شەباب و ئۆلۆمپی و متەقەدمینن لەوانەی لەو بەشانشی کەوتم و لەو ئاسانی کەوتم لە هەردوو ڕێگەزەکەی بەشداری هەم لە پیاوان و ئافرەتانیشە. باشە کاتە بینینی خانمان ڕێژەی خانمان بەشداریکردنیان لە پێشبڕکێ بەتایبەت بە پاسکەی سواریدا چۆن دەبینن؟ یعنی بەپێی پێویستە لەم چەند ساڵی ئاخیر پێشوودا بەرەو پێشوونێکی باشی بە خۆوانێ بینیوە کە یاریزانی زۆر باش دروست بووە و چەندین نەتیجە و ئەنجامی باشیانە بووە لە عێراق و دەرەوەی عێراقیش و هەروەها یاریزانمان هەبووە لە ئاسیا نەتیجەیەکی زۆر باشیە ناوەیەکێک بووە لە سەیەکەمەکە و هەمیشە ڕوو لە زیادبوونیشە ژماری پاسکی سوارە ئافرەتەکانمان و بە خۆشحاڵیەوانێت تا ڕادەیەکی باشیش پێشوونی بەخۆ بینیوە هەم لە ڕووی پاسی لەوانێ هەم لە ڕووی پێداویستیەکانی شەوانێ. بەڵێ ئەی هیچ مەرجێکی تەندروستی دانراوە بۆ ئەوانەی کە بڕیا بدەن پاسکی سواری ئەنجامدەن یاخو بەشداری لە پێشبڕکێ بکەن هیچ مەرجێکی تەندروستی بە دیاریکراوی دانراوە بۆ نمونە نەخۆشی درێژخایانیان نەبێت یاخود گرفتەکانی دڵ و بابەتەکانی دیکە؟ بەڵێ بە دڵنیاییەوانێ هەچ کەسێکە بەشداری ئەو پێشبڕکیانەکە یاخود ئەبێ بە یاریزان خۆی نابێت هیچ جۆرە نەخۆشیەکی هەبێت درێژخایەن بێ یاخود نەخۆشی دڵ بێتیان هەیە تەنگە نەفەسە لە هەناسەدانە خراپەوانە ئەوانە خۆیان هەر بەشداری ناکەن و ئەگەر بەشداریشکەن نەتیجەیەکی باشیان نابێ ئەی ناتوانن بەردەوام بن لەو پێشبڕکێ و پاسی سوارێدا. بەڵێ لە کاتێکدا زۆر وەرزشی دیکە هەیە کە تاکێک تووشی پێکان دەبێت یاخود تووشی کەوتنێک دەبێت هیچ کاتێک هەبووە بۆ منە کەسێک پاسکی سواری ئەنجامداد تووشی کەوتنێک بێت ئازێتی بە ئەژنۆ بکات لەو کاتەدا چی بۆ دەکرێت لە هەمان کاتدا دەتوانێت لە دوای ئەوەدا شوێکی کەم وەربگرێت و دەست پێ بکاتەوە بە پاسکی سوارێکە؟ بێگومان وەکووتم پاسکی سواریش چەندێک چێژ و تایبەتی خۆی هەیە لە هەمان کاتە ئەویش ڕوودا و کارەساتی نەخوازراوی تایە چەندین کەسمانە بووە چەندین هاوڕێی خۆم هەبووە لە کاتی پێشبڕکەیە بەر بووەتەوانێ و ئازارێکی زۆریشی پێکەوتووە و هەم پاسکیلەکەشی شکاوە هەم خۆشی ئازێتی زۆری پێگەشتوە بەڵام خۆشبەختانەکە کۆڵی نەیاوە و خێرا و تیمەی کە لەگەڵ یا بە و نادی کە لەگەڵ یا بە پاسیلێکی یاوەتێ و بەردەوام بۆ لە پێشبڕکێکی هەساوەتەوانێ و توانیوێتی نەتیجەیەکی باشیش بێنێ لەسەر ئاسێرا. باشە ئێوەکو پاسکی سوار و ئەزمۆنتان منەمێ سەبارەت بەستەمی خۆراق قسەمان بۆ بکەیت خۆراک دیاریکراوە بۆ منە کە پێشەوەی ئەنجامدانی پاسکی سواری بکە یاخود بەشداری لە پێشبڕکەی بکەی باز لەو بکرێت ئەم خۆراکانە بخۆن یاخود ئەمانە مەخۆن خراپە لەو کاتەیە یعنی هیچ سیستەمێکی خۆراکی ڕێکخراو هەیە؟ خۆی بەدڵنایەوانێ ئەبێت سیستەمێکی دیاریکراوە هەبێ بەڵام ئەوەش لای ئێمە تایبەت نەکراوە بۆ منە بڵێ ئەو نادەیە کە تویتیایە ئەو شوێنی کە تویتیای چاو دێری و کەن بڵێن تۆ بەم شێوازە بڕۆ خواردن خۆیان ئەم شتە باشە ئەم شتە خراپە ئەوەمان نییە بەڵام ئیتر ئەوانە ئەکەوێتەوە سەر یاریزانەکە خۆی کە ئێمە خۆمان ئاگاداری تەندروستی خۆمان و خواردنەکانەوین ئەو خواردانی کە یخۆینەوە دوورەکەوینەوە زیاتر لە شیرەمەنی و خواردنە گازیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ کاشکار عەبدولجەبار پاسکی سوار سپاس بۆ ئامادەبوونی جەوناتتان سپاس بۆ زانیاریەکانت. واتانەگەڵ کاتێکی خۆش کاتێکی خۆش بۆ تۆش. هەنەگەم سپاس بۆ تۆ بۆ تۆرەکەشتان تۆرێکی جوانتان پێشکەش کرد. تۆڕی پامنەرانمان اینجا ئامادەیە لە ئێستادا پامنەرمان هێرش پێمان دەڵێت کە ئەمڕۆ جێگیری وەزیری دەرەوەی ئیتالیا
سەردانی هەولێر دەکات لەگەڵ شاندێکی یاوەردا لێرەش زانیاری زیاترمان بۆ دەگوازێتەوە